شەشەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ بەرهێنانی خانوبەرە کرایەوە. 280 کۆمپانیا لە 16 وڵاتی جیاوازەوە بەشداریان لە پێشانگەکەدا کردووە. لای خۆیەوە پسپۆڕێکی خانوبەرە دەڵێت لە ئێستادا لە بواری خانوبەرەدا خستنە ڕوو لە خواست زیاترە و قەیرانی دارایی و ململانەی سیاسیش کاریگەری خراپی لەسەر بازار دروست کردووە. بە جۆرێک بازار لە بەشێک لە پرۆژەکان وەستاوە و بەشێکی تریش بە ڕێژەی لە 105 بۆ لە 150 کڕین و فرۆشتن تیایدا سست بووە. ئەوەی کە لە هەولێرە گوزەریە کە ئەکرێ بڵێن نموزەجێکە بۆ ئەوەی شارەکانی دیکەشی پێوی چکە ژمارەیەکی زۆر پرۆژەی نیشتەجەبوون مۆڵەتی پێدراوە کە حاڵەتەکە خستنە ڕوویەکی زۆری زیاد کردووە لە بازار کە ئەمە لە خواست زۆر زیاترە خستنە ڕووەکان. خاڵی یەکەم. خاڵی دووەم پەیوەندی بەو قەیرانە دارایی هەیە و هەروە ئەو ململانە سیاسی و ئابووری هەیە کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە. ئەمە جۆرێکی دیکەوای کردووە بەشێک لە پرۆژەکان هاواریان لێ هەڵبستە و دەنگ بەرزکەنەوە بڵێن بەشێک لە کڕیارەکانمان ئەقساتەکانمان بۆ نایەنن و جۆرێک لە مستەسمری فەیکیش لە ڕاستیە لە بازارە دروست بووە کەمانە مەترسین دوجار ئەگەر نەتوانین ڕێکی خێنەوە باشی کێنەوە ئەم بازاڕی کە ئێستا هەمانە زۆر لەوە زیاتر و خراپترە بێ. بۆیە ئەکرێ بڵێن بازار لە بەشێک لە پرۆژەکانە وەستاوە و لە بەشێکیشیانە لە ڕێژەی 5 تا 50% دابەزینە ڕوویداوە بە شێوەیەکی گشتی. بۆ کار ئاسانی لە بواری بەڕێوەچوونی کڕین و فرۆشتن یاخود ئاگاداربوون لە نرخی پرۆژەکانی نیشەجێبوون بە شوقە و وێلاوە ئەپلیکیشنێک بە ناوی پایە ڕاگەیەندراوە کە هاوڵاتیان دەتوانن سوودی لێوەربگرن. ئەپلیکیشنی پایە گەورەترین ئەپلیکیشنی خانوبەرەیە لە تەواوی عێراق. تەمان بێ بەرامبەرە هەموو هاوڵاتێک دەتوانێت دای بەزێنێ و توانێت بەدوای ئەو مڵکە بگەڕێ لە هەر گەڕەکێک بێوێ بۆ کرێ یان بۆ فرۆشتن. و ئەگەر خۆشی هاوڵاتێک ئەگەر مڵکێکی هەبێت توانێت ڕاستەوخۆ لە ناو ئەپەکە دای بنا و هەزارە کەس ئەو مڵکە بینێ و بەدڵنیایی و پەیوەندێکی زۆری بۆ دێ و فرۆشتنەکەی ئاسانەکاتەوە. هەموو پرۆژەکانی هەولێر لە ناو ئەپەکە ئەدۆزرێتەوە بە کاتەلۆگەکەیان بە ڕسمەکانیان بە ڤیددیۆکانیان بە جۆری شوقەکە مەسەلەن شوقەیە یان خانووە مەساحەی چەنە ڕووبەرەکەی چەنە هەموو تەفاسیلەکەی تایە. یانی تۆ ئەگەر ئەپەکەدا بەزێنی هەرچی شەریکاتی عقاراتە هەرچی پرۆژەکانی خانوبەرەیە هەرچی ئەو مڵکانەیە کە خەڵکی ئاسایی دایناوە هەر هەمووی تێدایە. پێشەنگاکەش باشە بە گرنگی زانین هەم لە ڕووی ئەوەی کە خەڵک ئاسانکاری بۆ کراوە و لێرە هەرچیەکەوێ بەدەستی هێنێ و لە هەمان کاتیشا بۆ بواری بازرگانی و ئابووری پێشەنگای لەم شێوەیە گرنگە چونکە هەم لە ڕوو ئابووریەکەی هۆکارێکی باشە بێت بۆ ڕەخساندنی دەرفەتی کار و جموجۆڵی بازرگانی و لە هەمان کاتیشدا دروستکردنی پەیوەندی لە نێوان کۆمپانیان نێوخۆیی و نێودەوڵەتیەکان و لە گەڵیشە ئەو خەڵکی کە سەردانەکەن. بۆیە توانین بڵێن پێشەنگایەکی باشە هەر لەبەرەوەشە ئێمە ساڵانە بەشداریمان کردووە و ئامانجی سەرەکیشمانەوەیە کە ئەو دەستە خێرە بوو بێتین هەمیشە بۆ ئاوەدانی کوردستان. وا بڕیارە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر بۆ وەبەرهێنانی خانوبەرە لە 9 تاکو 12 ئەیلول لە پارکی سامی عەبدوڕەحمان لە شاری هەولێر بەڕووی سەردانی کاران و کڕیاراندا کراوە بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.